بنکەکانی دەنگدان لە شاری دووس قورمات و کراوەیە لە بەرواری 25 سی 2009ەوە تاکو 11 پێنجی 2009 بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران هەر هاوڵاتیەک ئەوەیە تا ئێستا نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانی نەکردەوە تا تەزیلی بایۆمەتری نەکردووە پێویستە سەردانی بنکەکانی تۆماری دەنگدان بکە بۆ نوێکردنەوەی بایۆمەتری و هەروەها ئەو موالیدانە تازانەی هاتوونەتە پێشەوە 2000 2001 2002 زۆر پێویستە سەردانی بنکەکانی تۆماری دەنگدەران بکەن بۆەوەی تۆماری بایۆمەتریان بۆ بکرێت هەر هاوڵاتیەک ئەوەی کە کارتی دەنگدانەکەی کۆنە و وێنەی پێوە نییە ئەوە بۆ هەڵبژاردننی داهاتوو بێبەشە بێ لە هەڵبژاردن بۆیە زۆر زەرورە سەردانی بنکانی دەنگدەران بکرێت بۆەوەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانیان بکەین هەروەها داواکارین لە هاوڵاتیانەی دەنگدەرانە و ئەوانەی کە پۆلیسن و پێشمەرگەن سەردانی بنکانی دەنگدان بکەن بۆ وەرگردنەوەی کارتی دەنگدەرانیان کە گەڕاوەتەوە بۆمان ماوەیەکی زۆرە گەڕاوەتەوە و هەروە کەمێک لاوازیە لەلایەن هاوڵاتیان و بۆ سەردانی بنکەکان داواکارین لە ماوەی ئەم چەند ڕۆژەی داهاتووە کە ماوە هاوڵاتیان هاان بدرێن و بێن بۆ سەردانی بنکانی تۆماری دەنگدەران بۆەوەی نوێکردنەوەی تۆماری بایۆمەتری خۆیان بکەن.